بڕیارە هەژدەی مانگی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت و تا کۆتایی ئەم مانگەش کاتەیە بۆی کە هاوپەیمانەتی و پارتە سیاسیەکان لیستی خۆیان بڵێن یا هاوپەیمانەتی خۆیان ڕابگەن بۆ بەشداریکردن هەڵبژاردنەکان تا ئێستا نەکورد نە لایەنە عەرەبەکان و پێکاتەکانی دیکەش یەکلا نەبوونەتەوە کە چۆن بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن بە تایبەتی ئێستا پێکاتی عەرەبیش بڕیارە بە چەند لیست بەشداری هەڵبژاردنەکان بکەن زیاتر قسە دەکەین سەبارەت بە بۆچوونی ئەوان و داهاتووی هەڵبژاردنانە بە چ شێوازێک دەبێت بەڕێز ئاسام حەمدانی گوتەبێژی هاوپەیمانی عەزم لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 دەبێت بەڕێز ئازام زۆر سپاس کە لەگەڵمانی بەڕێز عەزام شەو باش و بخێراتیش بۆ کوردستان 24 ماشەڵڵا زۆر خۆت کەشخە کردووە دەچێت هەر لە ئێستاوە دەست بە پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانت کردبێتن بە هەر حاڵ بابێنە سەر بابەتی هاوپەیمانیەکە بۆچی تا ئێستا نەتان توانیوە هاوپەیمانیەکی عەرەبی دروست بکەن لە کەرکووک بربەستەکان چین؟ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانتان گومانی تێدانە ئێمە وەکو پێکاتەی عەرەبی کار دەکەین لە ڕێگەی هاوپەیمانی عەزمی عێراقیەوە بە تایبەت لە نووسینگەی کەرکووکەوە کار دەکەین لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کەوا ئێمە یەک لیستمان هەبێت کاری بۆ دەکەین دیدگاکان بەڕاستی لە دیدگا عەرەبیەکان ئەوە دەسەپێنن کە دەبێت یەکگرتوو بین لە کەرکووکدا لە پێنەوە ئەوەی کەوا ئێمە یەک لیستمان لە کەرکووکدا هەبێت لیستێکی یەکگرتوو بەڕاستی دانوستان و گفتوگۆ هەیە لە لێوان هاوپەیمانی عەزم و تەواوی لیستە عەرەبەکانی دیکەدا لە سیادا و پرۆژەی عەرەبی و بەرەی عەرەبی و ئێمە گفتوگۆمان لەگەڵ هەیە کەەوە دیدگایەکی نیشتیمانی هەبێت کە بکەین بە یەک لیستی هاوبەش بەڵام دەزانین کەەوە هەر حیزبێکی سیاسی بەڕاستی خاوەن دیدگای خۆیەتی بەڕاستی کۆمەڵێک داواکاریان هەیە لە زۆربەی حاڵەتەکاندا بەڕاستی ڕێکەوتنێکێکی عەرەبی هاوبەش دەبێت بۆ ئەوەی کەوا بتوانین بکەین بە یەک لیستی هاوبەش بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەی بەڕاستی ڕێگە بە دابەشبوون و ناکۆچی نەدەین چونکە بەڕاستی ئێمە پێشتر چەندین لیست بووینە ئەو کاتە ئەگەر بم شێوەیە بوو بەڕاستی دەنگەکانمان دەفەوتێن وەکو پێکاتەی عەرەبی ئێمە وەکو هاوپەیمانی عەزم دەمانەوێت کەەوە تەواوی دەنگەکان لە یەک لیستدا کۆ بکەینەوە بۆ ئەوەی بتوانین کەەوە ئەو ژمارە دەنگە بەدەستبێنین کە بتوانێت زۆری نەبێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لایەنە عەرەبیەکان بە یەکلیستی و یەکدەنگی چ ئامانجێکیان لە داهاتووی کەرکووک هەیە بە تایبەتی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بەشێک لە لایەنە عەرەبیەکان لە ئیدارەی ئێستای کەرکووک ناڕازین بەشێکی دیکە داوای کۆمەڵێک مافی داری و دەستوری خۆیان دەکەن گومانی تێدانە پەیوەست بە سروشتی ئیدارەی کەرکووک پێمان وایە کە قەنەعەتێکێ لەلایەن پێکاتەی عەرەبی تەنانەت پێکاتەکانی دیکەی کەوا ئیدارەی ئێستای کەرکووک بە نوێنەرایەتی ئیدارەی عەرەبی ئیدارەیەکی باشە بڕیاری سیاسی تێدا هەیە بڕیاری ئابووری هاوبەشی تێدا هەیە گومانی تێدانە کەرکووک بەڕاستی پێش ساڵی 2017 بەڕاستی ئیدارەی کوردی لە کەرکووک بەڕاستی ناتوانین بڵێن ئیدارەیەکی هاوسەنگ بووە بەڵام هەڕەنگە لێرە و لەوێ هەندێک پرۆپاگەندەی سیاسی هەبێ لێرە و لەوێ هەبێت کە دەڵێن قبولکراونیە ئیدارەی ئێستا گفتوگۆی لە بابەتەش دەکرێت پرۆپاگەندەی لەم جۆرەش هەیە بابەتی پێدانی مافە برایانی تەواوی پێکاتەکانی دیکە بەڵام ئێمە پێمان وایە کە ئێستا کەرکووک بەڕێگەیەکی عێراقی بڕێوە دەبرێت بەبێ ئەوەی کەوا ئێمە بزانینکەوە ئێستا هەمووان لە کەرکووکدا هاوبەشن هەمووان پێمان وایە ئێستا لە کەرکووکدا هاوبەشن ئەگەر چی بۆچوونەکان لە نێو پێکاتەکاندا جیاوازیش بن هەروکو باسم کرد کار دەکەین بۆ ئەوەی کەوا بتوانین بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردن بکەین بۆ ئەوەی کەوا بتوانین باشە تو بەحسا ئیدارەیان یا کەرکووکێ دیکە دەبێت ئیدارەیەکە باشە توتکاری ji sala 2017 piştî bûyerên 16 Oktoberê heta niha du ji başiyên vê îdareyê ji min re bêjî ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارەکەوە ببوورە te behsa îdareya niha ya Kerkûkê kir te got ku îdareyeka baş e li Kerkûkê ku îdare didin tu dikarî ji sala 2017 piştî bûyerên 16 Oktoberê heta niha ku desalata reha di destê we daye karî du başiyên vê îdarê ji min re bêjî ku hewlatiyên Kerkûk استîfade jê kiribin
بۆ ئەوەی کە بە واقعی قسە بکەین ئەمڕۆ بڕیاری سیاسی و ئەمنی و ئیداری بەڕاستی بەغدا کۆنتترۆلی کردووە بۆ کەرکووک بە تایبەت حکوومەتی فدرالی ئەوان کار دەکەن بۆ ئەوەی کەەوە یاسا بسەپێنی لە کرد ئەمڕۆ لە کەرکووک لە بڕیاری سیاسی هەمووان هاو بەشن لە بڕیاری ئیداری سیاسی ئەمنی بەڕاستی دۆخێکی سەقامجی لە کەرکووکدا هەیە بەڕاستی ناتوانین بڵێن پرۆسەی ڕەشبگیری کوشتن لەم بابەتانەدا هەیە ڕفاندن ئەو بابەتانە هەیە ئەمڕۆ هەمووان لە کەرکووکدا ئەتوانین بڵێن بە یەک شێوە بە یەک شت مامەڵیان لەگەڵدا دەکرێت بەڕاستی دەتوانین بڵێین سیاسەتی حزبیش ئێستا لە کەرکووکدا بە شێوەزێکی تێشێوەکان ئێمە بەرگری لە ئیدارەی ئێستا ناکەین بەڵام بەرگری لە دۆخەکەی دۆخی ئێستای کەرکووک دەکەین ئێستا تێدایە ئێمە لەگەڵ دەستا و دەستکردنی دەسەڵات دەین لە کەرکووکدا دەمانەوێت کورد بێت تورکمان بێت کار بکات لە پارێزگای کرد باشە بەڵێ عەزام ئەگەر هەندێک یعنی بە شەفافتر قسە لەسەر بابەتەکەی بیکەین تو باسی عەدالەتی یەکسانی لە کەرکووکدا دەکەی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 تو دەزانی لە 2017ەوە تا ئێستا زیاتر لە 130 پۆستی کورد کە پۆستی کورد بووە استحقاقی کورد بووە لەلایەن دەسەڵاتی ئێستای کەرکووکەوە لێ سەندرایتەوە عەرەبی لە جیاتی دانراوە ئەمە چی یەکسانیەکە ئێمە دژین ئێمە دژی سیاسەتی پراوێزخستنی هیچ هەموو پێکاتەکانی بەڕاستی ناکرێت پێکاتەیەک پراوێز بخرێتێ پێمان وای هەمان بەشدار بن کورد عەرەب تورکمان لە جنگەکانی بەرەوبرین دەوڵەت بەشدار بن ئەگەر هاتوو ناڕەزاتێک لەلایەن کوردەوە هەبێت پێمان وایە دادگای عێراقی هەیە دەیانەوێت سکاڵا لە دادگای عێراقی تۆمارکەن بۆ ئەوی مافەکانیان بۆ بگەڕێنەوە ئێمە باوەڕمان وایە کە کەرکووک پێویستە بۆ هەمووان بێت بۆ کورد بێت بۆ عەرەب بێت بۆ تورکمان بێت جیاوازی لە نێوان پێکاتەکانی کەرکووکدا نییە ئەگەر هاتوو سیستەمێکە بێت لە بڕیارەکاندا بڕیارەکانی پێم وایە دادگای عێراقی بوونی هەیە دەتوانن سکاڵا تۆمار بکرێت سکاڵا بۆ دادگا بەرز بکرێتەوە دادگای عێراقی دەتوانێت بڕیار دەچێستم کارە و چێستم لێکراوە ئێمە هاوپەیمانی عازم پەیامی ئێمە زۆر ڕوونە هەمووان لە کەرکووک هاوبەشین کورد عەرەب تورکمان مەسیحی ئێمە دژی سیاسەتی پەراوێزخستنین ئێمە باوەڕمان بە سیاسەتی گفتوگۆیە لەگەڵ پێکاتەی کورد پێویستە ئەوانیش ئامادە بن لە پرۆسی سیاسی دەبا جدی بەڵام بەو مەرجەی کە بەڕاستی دژی سیاسەتی حزبی بێت بۆ ئەوەی کەوا ڕێگە بدەینکەوە ئەم شارە ئاوەدان بکرێتەوە لە ڕێگەی ڕۆڵەکانیەوە کورد بێ عەرەبی تورکمان بێت هەر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 تا ئێستا کورد بە ڕێژێکی زۆر بەرچاو پەراوێزخراوە بە تایبەتی لە کۆمپانیەکانی نەوت بۆ نمونە کۆمپانیای نەوتی باکوور ڕێژەی کورد لە 108 تێناپەڕێت ئەگەر ئیدارەی ئێستای کەرکووکتان پێ باشە بۆچی بەم شێوازە پێشێلی مافە یاساییەکانی پێکاتەکانی دیکە بە کورد و تورکمانەوە ئەکرێت بۆچی جوتیارانی کورد و تورکمان 40 ڕۆژمان دەگرن هێشتا داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت گومانی تێدانە سەبارەت بە پرسی کۆمپانیای نەوتی باکوور کۆمپانیای نەوتی باکر کۆمپانیەکی سیادیە سەر بە وەزارەتی نەوتی فیدرالیە ئەگەر هاتوو دامەزراندنەکە بێن ناهاوسەنجەکە بێتە ئەوە بابەتە وەزارەتی بەیوەنی بە وەزارەتی نەوتی عێراقەوە هەیە پێویستە ئێمە باس لەوە بکەین کە دوای ساڵ 2023 تاوکو 2000 برایانی کورد بەڕاستی تەواوی مافەکانیان هەبووە لە تەواوی کە ئیداریەکانی دەوڵەتدا مافی خۆیان وەرگتووە دۆخەکان بەڕێوە بردووە ینی لە هەموو دامەزراوەکان ئەگەر هاتوو سیستەمەکە بێتن پێویستە جارش کە دەیڵێمەوە ئەوان پەرلەمانتاریان هەیە دەتوانن سکاڵات تۆمار بکەن پەیوەست بە زەویە کشتتوکاڵیەکانی ئێمە بەڕاستی دژی داگیرکردنی زەویە کشتتوکاڵیەکانین کە ئەگەر ئەو زەویانە هی پێکاتەی کوردی بنە ئەم پێکاتەی کورد پێکاتێکی سەرەکی پارێزگای کەرکوون بۆیە قبول ناکرین کەەوە مافی هیچ پێکاتێک پێشێل بکرێتێ نە حکوومەتی ئێستا نە حکوومەتەکانی ڕاب بەڵام کێشەکان چۆن چارەسەر دەکرێن پێویستە لە ڕێگەی دادگای عێراقیەوە کێشەکان چارەسەر بکرێن ئێمە باوەڕمان وایە کە دادگای عێراقی هەیە زۆربەی زەویە کشتتوکاڵیەکان هەندێک بڕیار هەیە بەڕاستی بڕیاری کۆتاییان وەرگرتووە لە ڕێگەی دەستەی پێویستەوە لە بەرژەوەندی جوتیارانی عەرەب بۆیە ئێمە پێویستە وەکو کورد و عەرەب و تورکمان
گوێ لە بڕیارەکانی دادگا بگرین بۆ ئەوەی کە بتوانین ئەم کێشە چارەسەر بکەین لە هەمان کاتدا ئێمە باوەڕمان بە گفتوگۆیە گفتوگۆ لەگەڵ برایانی کورد بەڕاستی دەمانەوێت بگەین بە ئەنجام ئەو ناکۆچیە ململانەیە کۆتایی بێت باشە کاغازام چەند ڕۆژی داهاتویان برین چەند مانگی داهاتوو با بڵێ پرۆپاگەندەی هەڵبژاردنەکان دەست پێ دەکەن ئێوە وەکو هاوپەیمانی عەزم یان هاوپەیمانی عەرەبەکان لە کەرکووک کە 6 ساڵە حکومڕانی مطلق لە دەستی ئێوەدایە ئەنی بە شتێک پرۆپاگەندە دەکەن چه کارێکی باشتان کردووە بۆ کەرکووک بۆ ئەوەی بیکەنە ئینجازی خۆتان بگەنە جێگەی شانازی خۆتان کە ئێمە لە ماوەی ئەم 6 ساڵە ئەم کارە جوانەمان کردووە بۆ کەرکووک بۆیە دەنگمان پێ بدەن گومانی تێدا نیە پەیامی ئێمە بۆ شەقامی کەرکۆچی ئێمە دەڵێن هاوبەشین لە کەرکووکدا بەبێ ئەو گوێدانە پێکاتەکە سیاسەتی ئێمە لە هاوپەیمانی عەزم ئەوەیە کە هەمومان هاوبەشین کورد عەرەب تۆرۆکمان مەسیحی دەبێت هەمووان تێدا بەشدار بن ئێمە دژی سیاسەتی پەراوەزخستنین قۆبڵیشی ناکەین ناکرێت هیچ لایەنێک پەراوەز بکرێت کار دەکەینکەوە دەوڵەتی هاوڵاتی بوون دروست بکرێت مافی مەدەبوون ڕادەگرم بڵێ کاک عەزام بۆ بۆرەکە ڕادەگرم بەڵام من وتم چه ئینجازێکتان هەبوویەت کایە دەتوانی دوو ئینجاز دوو شتم پێ بڵێ کە ئێوە لە ماوەی 6 ساڵ کردوتانە لە کەرکووک چ شتێکتان کردووە دەستکەوتەکانمان وەکو هاوپەیمانی عەزم یاخود وەکو ئیدارەی عەرەبی وەکو ئیدارەی عەرەبی وەکو هاوپەیمانی عەزم چیتان کردووە لە کەرکووک لە ماوەی 6 ساڵە کە 6 ساڵ حکومڕانی مطلق لە دەست ئێوە بووە بەڵێ گەیشت دوای گومانی تێدا نیە ئەمڕۆ کەرکووک بەڕاستی دۆخی کەرکووک سەقامگیرە سەقامگیرێکی ئەمنی هەیە سەقامگیرێکی ئابووری هەیە دەتوانین بڵێن ڕای گشتی ئەتوانین بڵێ مەجۆرێک لە زۆرەکان دۆخێکی هێوری هەیە بەڕاستی توانین بڵێن جۆرێک لە بریاردانی هەڕەمەچی نییە چەک هەڵگرتنی تێدا نیە مافی خەڵکی دیکە ناخورێتە ئەمڕۆ کەرکووک بەڕاستی وڵاتان گرنگی بە پارێزگای کەرکووک دەدەن وڵاتانی ناوچەکە بە دیاریکراوی ئەمڕۆ بەڕاستی گرنگی پێدەدەرن باڵوێزانی وڵاتان لە وڵاتان سەردانی کەرکووک دەکەن کە باس لە دۆخی کەرکووک دەکەن لە بۆیە ئێمە کار دەکەین کەەوە ئەم سەقامگیریە زیاتر بکرێت سەقامگیری ئابووری و ئەمنی بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم پارێزگایە بنیاد بنرێت ئێمە دەمانەوێت لەگەڵ دەسەڵاتی بە شێوەیەکی ئاشتیانە هەر چالاکن هەر هاوڵاتیانی مەدەنی دەڕفێنن کوشتن و بڕین لەوێ هەر بەردەوامە لە دوای ڕووداوانی کە لە 2007ەوە تا ئێستا هەیە دۆخێکی ئەمنی ناسەقامگیر لە کەرکووک هەیە وەکو هاوپەیمانەتی عەرەبی بۆ هەڵبژاردنەکان چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکەن گومانی تێدا نیە ڕێکخراوی داعش ڕێکخراوێکی نێودەوڵەتیە بەڕاستی پاڵپشتیکراوە لەلایەن هەواڵگریەکانەوە بەڕاستی هەندێک پێشەلکاری ئەمنی ڕوویداوە لە کەرکووک بەڕاستی هەندێک دامەزراوەی ئەمنی بەڕاستی بە ئامانج کران قوربانی لێکەوتەوە بەڵام ئەم پێشەلکاریانە پێشەلکارێکی ڕێژەیین بەڕاستی زۆر لە ئاستێکی باڵات بەرزدانین پێمان وایە ئیدارەی کەرکووک بە تەواوی دامەزراوە ئەمنی و ڕۆڵەکانیەوە دامانەوێت کە دۆخەکە سەقامگیری بێت بە شێوەیەکی تەواو پێکاتی کورد بێت پێکاتەی عەرەب بێت هەمووان بەم ئاراستەیە کار دەکەن کە دۆخی ئەمنی لە کەرکووک بەڕاستی دۆخێکی سەقامگیر بێت بە یارمەتی هەموو ڕۆڵەکانی پێکاتەکان عەرەبیان زۆر تورکمان بەڕێز عەزام حەمدانی بەردەفکە پەیمانی عەزم لە کەرکووکت گەلمەوەی گەلێکی سوپاسین هەرابن سپاس